مامۆستایان قوربانی ئەو ڕێشەت بم کە لە پێناو ئەم ئیسلامە جوانە سپی بووە. مامۆستایان زۆرم خۆش دەوێت. خوا خۆشی بێیت یا ڕەبی، خوا سەربەرزت لەبەر خاتری ئەڵڵاگیان خۆشمان دەوێت. ئەڵڵا لێت خۆش بێ، ئەڵڵا تەمەندرێژت کە، ئەڵڵا خۆشی و بەرەکات بڕژێنێ بەسەر خۆت و باوک و دایکتە. من ناوم لاویە لە سلەیمانیەوە لەگەڵتم. ئەی ماشەڵڵا لاوی، کاکە لاوی لە خزمەتت دام. ئەتوانم قورئانت بۆ بخوێنم؟ ئەتوانی قورئانمان بۆ بخوێنی و لە خزمەتیش دابی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأتقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. ما شاء الله ولي بكاك لاوي جان، فتح الله عليك، خوابتك بحافظي قرآن إن شاء الله. خوا سەرکەوتوبی زۆر جوان خوێندت، دەستت خۆش بێ، ئەتوانی باشتریش بیت. یعنی تۆ زۆر خۆشەویت مامۆستایان. تۆم زۆر خۆشەوێت هەر کاتێک مامۆستایان زۆر دەمێ کە چاوەڕێین سوبحان الله وەر نەئەگیراین، بەڵام ئەم شەو وەرگێراین. ئەزانی کێ وەریگرتی؟ بەڵێ خۆم وەرم گرتی. زۆر سپاس. من سپاس کە بەشدار بووی لەگەڵمانە. ئێمە دوانین لەگەڵ براکەمان ناوی یوسفە. ماشەڵڵا هەردووکتان زۆر جوانن، تەمەندرێژ بن، خوای گەورە بۆ دایک و باوکتان بێڵێت. زۆر سپاس. ئەمەش کاکە یوسفە. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله كاكا يوسف، بخير بيت. خۆشی یاخوا مامۆستایان چۆنی؟ چۆنی بە قوربان باشیت؟ وەڵا باشم خۆشی یاخوا. خوا باشیت. زۆر سپاس بۆ خوای گەورە من باشم. لەخوا بەزیابێ. کاکە لاویت خۆشەوە نییە؟ ئەیدوانین چۆن خۆشم دەهات؟ تۆ گەورەتریان ئەو؟ من گەورەترم لەو. تۆ چەند سەعات لەو گەورەتری؟ وەڵا نازانم. تۆ نازانی، دایکت پێتی نەوتووە؟ نەوەڵڵا. نابێ، ئەبێ تۆ 1-2 سەعات لەو گەورەتر بیت، چەند چرکەیە لەو گەورەتر بی. مامۆستایان خۆشانەی لەبەر خوای گەورە. خوای گەورە خۆشتانی دوێ، سەرکەوتوو بن یا ڕەبی، سەرفراز بن، دەستخۆشیمان بۆ دایک و باوتان هەیە کە جوان پەروەردەی کردوون، یاخوا ئێوە هەمیشە سەرکەوتوو بن لە خوێندنتانە، لە دینداری و لە ئەخلاقتانە. خوای گەورە بمەرتەبە و پلەی و پایی ئێوە بەرز کاتەوە لە دنیا، لە قیامەتیشا سەرفرازتان کات، لە بەهەشتا هەموو لایەکمان کۆ کاتەوە. اللهم آمین. یاخوا بەخێر بێن سەرچاوە. مامۆستایان ئەتوانم سوورەتی مەعاریج بڵێم؟ ئەتوانی سوورەتی مەعاریجمان بۆ بڵێیت؟ چەند ئاەتێک دەڵێم. باشە بە قوربان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سألهم سائل بعذاب واقع للكافرين ليس لهم دافع من الله ذي المعارج تعرج ملائكة والروح إلى في يوم كان مقداره 50,000 سنة فاصبر صبرا جميلا إنهم يرونه بعيدا ونراه قريبا يوم تكون السماء كالمهل
وتكون الجبال كالعهن ولا يسأل حميم حميما يبصرنهم يود ئافرین کاکە یوسف گیانە خوا سەرکەوتوبی هەوڵدە باشتر بیخوێنە بۆ ئەوەی ئەم جارێک وەرتانم گرت زۆر بە جوانی بیخوێنیتەوە. ئیشەڵڵا مامۆستاگیانەوە لاویە. مامۆستاگیان وتمان ئەگەر وەرنەگیرین ئەوە ئەچینە خزمەت مامۆستا لە دوعای خێر بێبەشمان مەکە. کاکە لاویگیان هەر کاتێک هاتن من لە خزمەتانە ئەبم بە یەکەوە ڤیدۆیەکی شەکەین باشە بە قوربان؟ مامۆستاگیان تۆ هەموو فەرزەکان لە مزگەوتیت؟ من هەموو فەرزەکان لە مزگەوتم هەر 5 فەرزەکە. باشە هیوادارم هەچ کاتێ هاتینە مایکمان وەربگری. چاوان. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام كاكا لاوی کاکە یوسف یاخوا بەخێر بێ. زۆر سپاس. بەخێر بێ.